ئەو ئازادیەی دەدویست پیرۆزت بێت من نەمام شەڕی من و تۆ تەواو بوو نێوانیشمان تەمام. بێ پیرۆزبایی یەکەم بەرهەمێ لێ یەکەم چۆن بوو ئەم بەرهەم و بەرهەم هێنا و ویستی بچیتە ناو دنیای هونەرەوە. ئەسڵاو لە تۆش بەسەرتا بەخێر بن و دەستپێکی ئەم بەرهەمە کە من سەرەتا لە مناڵێەوە خەوناواتێکمە بۆ کە ئەمیش بەرهەمێکی تایبەت بەخۆمە بێ سپاس بەخوای گەورە کە دوای هەوڵدانێکی زۆر توانیم ئەو خەونە بەدی بێنم. ئەم گۆرانیە چییە چۆناییە کێ بەرهەمی هێناوە بۆت؟ سەرەتا کاگارش عوسمان ئەو گۆرانی شتەکانی بۆ نووسی و ڕاستیەکەی تێکەست و شتەکان و من لای ئەو گۆرانەکەم تۆمار کردووە. تێکستەکەشە لێ ئەو بۆ بەڵێ ئەم بەرهەمە پێشتر بەرهەمی دیکە و نەبووەواتە هیچ ڕیکۆردێکی ترێ نەبوو؟ نابەز ئەو بەرهەمە بوو هیچ ئازادی بەلای ئازادیەوە. بەڵێ بەس بۆچی ئازادی؟ ئازادی گۆرانێک کە هەر سەرەتای و ئاخیرە شێر ئازادیە و سەبارەت بۆ کەسێکیشە و سەرەتای ماوتمان با عەزاب بێ نای عەزابێ چونکە خودی خۆی لە ناخی خۆمە عەزابە ئەو شعرە ئەتر دوای بڵاوبوونەوەی بوو بە ئازادی. بۆ کەسەی تایبەت و ترام گۆرانیە؟ تابعا چێ و کەسە؟ شخصێکە خۆشەویستە بۆ بەڵێ پێ دوای ئازادی ئێستا؟ خۆم خودی خۆم ئازاد نیم. ئازاد نیت؟ ئازاد نیم. پێم خۆشە جۆم لە کۆپلێژی گۆرانیەکە بێت بەسەر چاو. ئەو ئازادیەی دەدویست پیرۆزت بێت من نەمام شەڕی من و تۆ تەواو بوو نێوانیشمان تەمام. چاوت کێی دەوێت بابی بینێت کە ئاواتت بوو خۆش مەحاڵت وەرد و خەش بووم لە ژێرباری خەمام. دشکەشە بێ لەگە هەر خۆش بێ بەنیازی بەرهەمی دیکە و هەبێ بەنیازی چ پلانێکە هەیە بە دەژیانتە؟ چاوەڕێی ئەوەکەم کە شتێکی زۆر جوانیش بەڕێوەیە کە ئەم گۆرانەی ئازادی کلیپی بۆکەین و ئیشەڵڵا بینەرێکی باش تێپەڕێنێ و کۆم پاسی کە ئیساکرمانە ینی بە تەنها بە دەنگ بڵاوتان کردوێت. بەڵێ ژیانی ڕۆژانە و چۆناییە چیەکەی ڕۆژانە بەچیەوە سەرقاڵی؟ من زیاتر لە مەکتەبێکە ئیش و شتەکەم هەموو کاتەکان هەر لێوە بەسەرەوە سەبارەت بە ئیشکردن و ئەم شتانە. چێکی لەو مەکتەبێ مامۆستا یا فەرمانبەری چی؟ نا بەڵام ئیشکردنی من تەنها خواردنانی پێشکەشی تەلەبەی کەم یان شتی تر واتە خواردن پێشەشی بە خوێندکارەکانەکەی. چۆن ئەتەوێت هەنگاو بنیت بۆ ئەوەی کە ببی بە کەسێکی بەناوبانگ و نەرمەندێکی بەناوبانگ؟ پێویستەکە کە هەوڵ و ماندووبوونێکی زۆری بێ و ئیشەڵڵا شتی باشتریش بەڕێوەیە و پلانی زۆر جوانیشمان لە مێشکایە. چێ پاڵپشتی تەکا بۆ بەرهەمێنانی بەرهەمانە؟ کاگە دیاکۆ و باوکم و ماڵەوە عادەتەن خوشەکانم و دایکم زۆر پاڵپشتی منەکەن.